ژن و مێرد کێشەیان دەبێت. ئامۆژگاریتان دەکەم بەبێ ئەوەی پرس و ڕاتان پێ بکەن، ئەگەر ژن و مێردێک کێشەیان هەبوو تەداخولی ئیش کێشەکانیان مەکەن. ژن و مێردێک کێشەیان هەیە، بەبێ ئەوەی پرست پێ بکەن، بەبێ ئەوەی ڕاوێژت پێ بکەن، مەڕۆ ناو کێشەکەیانەوە. چونکە ئەگەر لە یەک جیا ببنەوە ئەو ژن و مێردە، یاخود بگەڕێنەوە بۆ لای یەکتری، تۆ پیا و خراپ دەرەچیت. چەندەها جار خەڵک هەبووە لە نێوان ژن و مێردا قسەی کردووە، قسەی باشی کردووە، کاتێکە گەڕاونەوە بۆ لای یەکتری، ئەو ژن و مێردە گوێنیان بەو کەسە داوە، دوعایان لێ کردووە، لە کاتێکە قسەی باشیشی کردووە، لە کاتێکە ئامۆژگاری خێری کردوونە، بەڵام کەسێکی خراپ و مجریم بۆ لای ئەوان، لە کاتێکە ڕۆژێک بوو بەڵێیان بۆ دەکرد، فڵان کەس خەریک و لە یەکمان جا کە تۆم جا دوعای لێکن و جوێنی پێدەن. خۆتان کێشەتان هەبوو، بۆیە بەبێ ئەوەی مشاورەت پێ بکەن، مەڕۆ ناو کێشەی ژن و مێردەوە، دوایی خراپ دەرەچیت. و کاتێکیش کە کێشەیان هەیە، تۆ مەڵێ لە یەک جیا ببنەوە، بڵێ ئەوە ژیانی خۆتانە، خۆتان بڕیاری لەسەر بدەن. دوایی ئەڵێ فڵان کەس وای کرد من لە پیاوەکەم جیا بمەوە، فڵان کەس وای کرد لە خێزانم جیا بمەوە، ئینا من لێ جیا نەبمەوە، لە کاتێکە قسەکانیشی حەق بووە، ئەو کەسێک کە ئامۆژگاری خێری تۆی کردووە. بۆیە ئامۆژگاری بکەن، بڵێ ئەوە ژیانی خۆتانە، خۆتان بڕیاری لەسەر بدەن. ژنی خۆتە باشی دەناسی، پیاوی خۆتە باشی دەناسی. واللهی ئەو کەسانی قسەیان کردووە، مشاوەرەیان پێکراوە، ڕاوێژیان پێکراوە، یا پێ نەکراوە، زۆر بەیان دوای کەسێک خراپ دەرچوونە، لە کاتێکە قسەی خراپیشیان نەکردو زۆر بەیان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لعنەتی خوا لەو پیاوە بێ، لعنەتی خوا لە پیاوێک بێ، لە ڕەحمی خوا بە دوور بێ کە ژن و مێردێک لە یەک جیا دەکاتەوە. نەفرەتی خوا لەو ژنە بێ، ژن و مێردێک لە یەک جیا دەکاتەوە. ئەو زۆر خەتەرە. فڵان کەس ژنەکە تەلاق دا، فڵان کەس لە پیاوەکە جیا بەرەوە، ئەمانە زۆر کارەساتە. بۆیە ئینشاءڵڵا بەبێ ئەوەی ئامۆژگاریت بکەن، بەبێ ئەوەی پرست پێ بکەن، قسە لە نێوان ژن و مێردا مەکە، چونکە زۆربەی شەڕەکانیان سیقەی نییە. ئەو خاڵە ئاگادار بن، پرسیشیان پێکردی هەوڵدن قسە زۆر مەکە، بڵێ ژیانی خۆتانە و خۆتان بڕیاری لەسەر بدەن، چونکە ئەم کێشانە ڕۆژانە ڕوومان تێکات.